وهو القاهر فوق عباده وهو الحكيم الخبير. قل أي شيء أكبر شهادة قل الله شهيد بيني وبينكم وأوحي إلي هذا القرآن لأنذركم به ومن بلغ أئنكم لتشهدون أن مع الله آلهة أخرى قل لا أشهد قل إنما هو إله واحد وإنني بريء مما تشركون. الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم الذين خسروا أنفسهم فهم لا يؤمنون. ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بآياته إنه لا يفلح الظالمون. ويوم نحشرهم جميعا ثم نقول للذين أشركوا أين شركاؤكم الذين كنتم تزعمون ثم لم تكن فتنتهم إلا أن قالوا والله ربنا ما كنا مشركين. انظر كيف كذبوا على أنفسهم وضل عنهم ما كانوا يفترون. ومنهم من يستمع إليك وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوه وفي آذانهم وقرا وإن يروا كل آية لا يؤمنوا بها حتى إذا جاءوك يجادلونك يقول الذين كفروا إن هذا إلا أساطير الأولين وهم ينهون عنه وينأون عنه وإن يهلكون إلا أنفسهم وما يشعرون. ولو ترى إذ وقفوا على النار فقالوا يا ليتنا نرد ولا نكذب
فقالوا يا ليتنا نرد ولا نكذب بآيات ربنا ونكون من المؤمنين. خی گەورە پاداشتی مامۆستا هەڵوو ئەمین بداتەوە. ئامادەبوانی بەڕێز خۆشەویستان خوشکان و برایان، داواتان لێ ئەەکەین هەمووتان هەستنە سەر پێ ئەوانەی کە قورئانیان لەگەڵ خۆیان هێناوە، قورئانەکانیان بەرزکەنەوە و لێرەوە هەم وێنەیەک هەم پەیامێک بین بەگوێی ناحەزان و ئەوانەی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئێمە دەکەن. فەرموون هەمووتان هەستنە سەر پێ. زۆر سوپاس بۆ هەڵوێستی گەرموگوورتان، سوپاسانەکەین. ئامادەبوانی خۆشەویست بەڕێزان، ئێستاش وتاری بەخێراتن لەلایەن بەڕێز کاک عومەر نەجمەوە، یەکێک لە سەرپەرشتیکارانی ئەم گردبوونەوەیە بەڕێوە دەچێت. داوای لێەکەین کەرم کات. السلام عليكم ورحمة الله. بسم الله الرحمن الرحيم. ئامادەبوانی بەڕێز، میوانانی خۆشەویست، بە گەرمی لە گەرمیانەوە بە خێراتنی هەموو لایەکەکەین. بەداخەوە جارێکی تر و بە بەرچاوی هەموو جیهان دەست درێژی کرایە سەر پیرۆزی و مەزنێتی قورئان، کە وتەی خوای گەورەیە و یەکەمین سەرچاوەی ئاینی مسلمانانە، ئەوەی کە لە وڵاتی سوید ڕوویدا و تێیدا پەڕاوی قورئانی پیرۆز سووتێنرا، تاوانێکی زۆر گەورەیە و دژە لەگەڵ مافی ئاینداری و ئازادی و بیرکردنەوە و باوەڕداری. ئەمڕۆ ئێمە وەکو خەڵکی مسلمانی گەرمیان و زانایان و لایەن و ڕێکخراوە پەروەردەیی و ئیسلامیەکان بەڕاشکاوی و بەو پەڕی تووڕەییەوە هەڵوێستی خۆمان سەبارەت بەم کارە دزێ و ناشرینە ڕادەگەیەنین و پێمان وایە ئەم ڕەفتارانە دەستدرێژی ئاشکرایە بۆ سەر ئازادی و ئاینداری و مامەڵەی پێکەوە ژیانی نێوان خاوەن ئاین و ئایدیا جیاوازەکان. وە پشودرێژی مسلمانان تا ئەم کاتە ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە تەنها مسلمانان دەتوانن ئارامی کۆمەڵگەی مرۆڤایەتی بپارێزن و خەمخۆری ڕاستەقینەی ئارامی و گیانی تەبایی و پێکەوە ژیان بن لەسەر ئاستی جیهان. ئەوەش ئەوانی تر بانگەشەی بۆ دەکەن تەنها دروشم و دووفاقیە و ناخیان پڕە لە ڕق و شەڕەنگێزی. وەکو دەستەی خزمەتکارانی قورئانی پیرۆز لە گەرمیان دووپاتی دەکەینەوە کە ئەم کردەوە تاوانکاریە دڕندانەیە پیرۆزی قورئانی بەرز لە دڵی مرۆڤی مسلمان تێک نادات و زیاتر هانمان دەدات بۆ شوێنکەوتن و پابندبوون بە قورئانی پیرۆزەوە. هەروەها لێرەوە بە پێویستی دەزانین داوا لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستانی زۆرینە مسلمان بکەین کە دژی بێڕێزیکردن بە موقەدەساتی مسلمانان هەڵوێستیان هەبێت و داوا لە کۆمەڵگەی مرۆیی و دامەزراوە نێو دەوڵەتەکان دەکەین بەرامبەر هەوڵەکانی دەستکاریکردنی پیرۆزی ئاینەکان بوەستنەوە و ئەو کارە تاوانکاریە ئیدا نەبکەن و کۆتایی بە ئاژاوەگێڕی و دەستەواژەی ئازادی ڕادەربڕین و ئیستیغلالکردنی ئەو دەستەواژەیە بێنن و ئیستیفزازی مسلمانان ڕابگرن و لە پیرۆزیەکانمان ڕێز بگرن. 29 حوتی 2023 دەستەی خزمەتکارانی قورئانی پیرۆز و جەماوەری مسلمانی گەرمیان. وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله.
زۆر سوپاس بۆ کاک عومەر نەجم. هاتن وتیان ئیسلام تەنها دینی پیرە پیاوانی بێحاڵ و تەقەی تەزبیحی ژنانە، بەرماڵێکی کۆنی دڕاوی پینەدار، مزگەوتێکی چۆڵی بێکەس، قورئانێکی تۆز لێ نیشتووی بندیوار و حەوزێکی پڕ قەوزەی کز و میحرابێکی کزی داماو. نەیان زانی ئێستا ئیسلام دینی تەزبیح و لاپتۆپە، دینی عیشق و خۆشەویستی و خواویستیە، دینی سەرپۆش و سیاست، ڕێبازە پلانە هەستە، نەبۆ پێشکەوتن بربەستە. ئێستا ئیسلام لە ئەوروپای ڕۆژهەڵات و لە پایتەختی ئەو عەولەمەی بەبێ پشتوێن و پێخاوت شوێن سێبەرەکەی کەوتبوون وا دێتەوە. ئیسلامی لاپتۆپ لە کۆڵ و ڕانک و چۆخە و کلاش لە پێ، مشکی بەسەر چەتفە لە پشت. ئێستا ئیسلام دینی نەسرینی شیرین و باڵاپۆشی پڕ لە هەستە. ئێستا سەرپۆش ڕەمزی مەعریفە و زانینە، ئیتر نەما باوی بەستە. نەسرین داخەکەت سەختە لەسەر دڵ، هیوای ئەویشت وا بردە ژێر گڵ. هەستای تێکۆشای چون خوێنت گەرمە، سەرپۆشت عیلم و مەعریفە و شەرمە. ئێمە دەڵێین ئەو هیوایی شوێنی کەوتن سەرابێک بوو، تراویلکەی سارای خەیاڵی پیرێک بوو. هێجگار شەکەت واتانزانی بە برینی تەنها چڵێک دارێک دەمرێ، چ قەدەرێک چ قەدەرێک لەوێ یاسریان لێ کوشتین، لێرەش فواد هەرێگەلۆ کێ بینی بە فواد بمرێ، یاسر ببێتە چیرۆکی بەر ئاگردان، ناو و شۆرەتی نەمێنێ. لەوێ حەمزەتان لێ کوشتین، لێرە کۆساری و مشیر نەتانزانی، بێ شیر و تیر، بێ پیلان و بێ ڕاوتەکبیر، دنیاتان گشت کرد بە کۆساری و مشیر. دەبیزانن ئیسلام هەناسە و ژیانە، مانای مانە، قورئان ڕێبازە و تاجێکە لەسەر سەرمانە. ئامادەبوانی خۆشەویست ئازیزان، بەیاننامەی لقی گەرمیانی کێتی زانایان لەلایەن بەڕێز مامۆستا مەلا کەریم زەلکەییەوە دەخوێنرێتەوە. داوای لێکەین با بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان و خوشکانی ئەزیز، ئامادەبوان، دام و دەستگا حکومیەکان، پیاماقۆڵان، کەسایەتیەکان، زانایانی ئاینی ئیسلامی، السلام علیکم ورحمة الله وبركاته. قورئانی گەورە یاسایە وایە، حلی مشکلەی تەواوی تایە، فەیزیەکە قورئان بەبێ نمونە، شیفای نەخۆشی دەرونە، بۆ چەرخی نییە قورئانی گەورە، پەخشانی نووری بۆ هەموو دەورە. مسلمانانی بەڕێز ئامادەبوان، یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی بە توندی ئیدانەی سوتاندنی قورئانی پیرۆز لە وڵاتی سوید دەکات و ڕای دەگەیەنێت بێڕیزیکردن بەرامبەر بە پیرۆزەکان هیچ پاساوێک گەڵ ناگرێ و هێڵی سوورە و نابێ بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ بدرێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بە ناوی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانەوە بە توندی ئیدانەی سوتاندنی قورئانی پیرۆز لەلایەنی هاوڵاتیەکی عێراقی دانیشتووی وڵاتی سوید دەکەین. ئەمە کارێکی تێکدارانە و پێچەوانەی بنەماکانی ئازادی و ڕێزگرتنە لە یەکتری و پێکەوە ژیان، بە تایبەتی لەم ڕۆژە پیرۆزانەی جەژنی قورباندا کە ڕوویدا. ئەمە کارێکی قیزەون و بریندارکردنی هەستی سەرجەم مسلمانانە و بێڕێزیە بەرامبەر کتێبە ئاسمانیەکان و پێویستە لە ئاسی باڵادا لەلایەنی پەیوەندیدار ئیجراعاتی پێویست ئەنجام بدات
چونکە بێڕێزیکردن بەرامبەر بە پیرۆزیەکان هیچ پاساوێک هەڵ ناگرێ و هێڵی سوورە و نابێ بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ بدرێ. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان 11 محەڕەم 1445 29 حوتی 2023. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سوپاس بۆ جەنابی مامۆستا مەلا کەریم زەرکەی. ئامادەبوانی خۆشەویست، دەمانەوێت ئەم کۆدەنگی و وێنە جوانەی گەرمیان پیشانی هەموو جیهان بدەین. تکاتان لێەکەین دیسان هەستنە سەر پێ و قورئانەکانتان بەرزکەنەوە. پێکەوە تکایە. زۆر سپاس، سپاسانەکەین. ئامادەبوانی بەڕێز، ئێستا کاتیەوە هاتووە گوێبیستی پەیڤ و وشە جوان و ڕێنمایەکانی بەڕێز مامۆستا جاسم کەلاری بین. داوای لێکەین کەرم کات و با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. مامۆستایانی خۆشەویست، میوانەکان، سەلامی خوای گەورە مێرەبانتان لەسەر بێ. بەڕاستی ئەم بابەتە پێم خۆشە هەر لە سەرەتاوە ئاماژە بە بابەتێ بکەم کە خوای گەورە مێهرەبان لەبارەی قسەی ئیفکەوە فەرمووی لا تەحسەبوه شەڕا لەکم بەل هووە خەیڕ لەکم. ئەمە شتێکی زۆر ناخۆشە. دەربڕینی ناڕەزایی و دڵگرانی موسڵمانان هەمان دڵگرانیە کە خوای گەورە مێهرەبان لەبارەی پێغەمبەر و سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ ولقد نعلم أنه يضيق صدرك بما يقولون. ئەفەرمێ ئێمە ئەزانین تۆ دڵت تەنگە بێ بەو قسانەی کە ئەیکەن، بەڵام ئەوانە تەکذیبی قورئانەکەن، تەکذیبی خوای گەورە مێهرەبانەکەن، ڕێگەی زەلیلیان هەڵبژاردووە. چ مناڵێک لە مناڵەکانی ئیسلام موسڵمانان ڕۆژێ لە ڕۆژان لە سوچێک لە سوچەکانی سەرزەوی هەڵساوە کتێبی ئینجیل و تەورات بسووتێنێ، چ مناڵێک هەڵساوە ڕەسمی سەرۆکی وڵاتێک بسووتێنێ کە هەموو ڕێگەکانی گرتوۆتە بەر بۆ دژایەتی کردی قورئان. من پێم خۆشە قورئان خۆی وەصفی ئەم بابەتەمان بۆ بکە. ئێمە هەرچی وەصف بکەین، هەر شاعرێک بانگ بکەین، هەر نووسەرێک بانگ بکەین، هەر خەتیب و زمان پارەوێک بانگ بکەین، ناتوانین وەکو قورئان باس لە خۆی بکەین. قورئانێکە خوای گەورە مێهرەبان خۆی لەبارەیە فەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. ئەفەرمێ ئەم قورئانە هیدایەت بۆ شتێکەدا کە ئەقوەمە، لە هەموو شتێک ڕاستتر و دروسترە. لە زمانی عەرەبیە کاتێکەوە تەمییز، کاتێکەوە ئەفعەلی تەفضیل هات تەمییزی بۆ نەهات ئیطلاقە کرێ. مەسەلەن بۆ نمونە ممکنە بڵێ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم علما، أقوم قدرا، أقوم مكانة، أقوم هەر لایەنێک لە معناکان کە تۆ بیری لێکەیتۆ. کاتێک کە ئەفعەلی تەفضیلی لە زمانی عەرەبی هێناواتە لە هەر بوارێکە دەست بۆ هەر بابەتێکە ئەبەی ئیلا قورئان هیدایەت بۆ باشترینی ئەدا. بۆچی تێن ئەمانە دێن ئەدەن لەم کتێبە کە خوای گەورە مێهرەبان پێ فەرمێ يهدي للتي هي أقوم. بەڕاستی قورئان ئەدا لە شوێنێک لە شوێنەکانی کوفر و دوژمنانی خوای گەورە مێهرەبان بەس خۆیان تێ ئەگەیەن معنای چی. و ئەمە پیشاندانی ئەوەیە کە خوا لە قورئانە فەرمێ وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه
تەنزیل من حەکیم حەمید. بۆ ئەوەیە ئەم حەقیقەتە بسەلمێنێ کە ئەم قورئانە عەزیزە، واتە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مناڵێک لە سوچێک لە ئاوایەکانی سەر زەویە مسلمانێک بگەیەتە ڕادەیەک تعبیر لە زەلیلی خۆی بەرامبەر دژایەتیکردنی کتێبێک کە بنووسراوە ناتوانێت دژایەتی بکە، بێت بە سووتاندنی یان بە سوکایەتی پێکردنی تعبیر دەڕبرێ، ئیترەوە نیشانەی ئەوەیە کە مسلمانان ئیتر کەوتونەتە لاوازیەک و گوڵۆڵەیان کەوتوتە لێژیەکەوە کەس ناتوانێت بۆیان کۆکاتەوە. لە کاتێکە لە شوێنێکا کەوا نسبەی مسلمان لە خوار لە سەتایەکۆیە، لە شوێنێکە بە حیمایە و ترس و بە دڵەڕاوکەیەکی زۆر و بە چاودێری لەژێر چاودێری پۆلیسە، لە شوێنێکە کەسێتێ سوکایەتی بەرامبەر کتێبێکەکە، دژایەتیکردن بەرامبەر قەڵەم بەرامبەر لاپەڕە. ئەمە شتێکی تازە نییە، قورئان لەگەڵ هاتن یا ڕاستەوخۆ دژایەتی لەگەڵ یا دروست بووە و هەتا قیامەتیش قەت دژایەتی کۆتایی بەرامبەری نایە. ئەوە دڵنیا بن لەوە وقت دڵتان بەمەڕان نەچڵەکێ بەڵێ یەضیق و سەدروک، بەڵێ دڵمان تەنگە بێ، پێمان ناخۆشە بینین کەسێ سوکایەتی بە قورئانەکە، بەڵام ئەمە هەر بەڕاستی عزەتی قورئانمان پیشانەدا. خوا لە قورئانە وەصفی کەسێکمان بۆ کە ئەوێتە دژایەتی قورئانمان بۆ بکە. کاتێک کە تێ دژایەتی قورئانەکە خوای گەورە مێرەبان وەصفمان بۆ کە ئەگەر بێت و ئەم کامێرانە تەسویری بکەن ناتوانن نۆ لایەن لەلایەنی شڵەژانەکەی باس بکەن. نۆ شڵەژان لە شڵەژانی کەسێک کە ڕووداوێکە کەسێک هاتۆوتیانە بڕۆ دژایەتی قورئانمان بۆ بکە تەسویری بکەی بە ڤیدۆ ئیسە ڤیدۆکەی بۆ ئێمە بمایێتەوە کەسێکی تەحلیلکاری نەفسی بێت ناتوانێت نۆ شڵەژان لە شڵەژانی ئەو کەسەمان بۆ باسکە کە تێت دژایەتی قورئانەکە. سیرکەن خوا لە قورئانە فەرمێ چی؟ لەبارەی وەلیدی کوڕی مغەیرەوە کاتێک کە هات دژایەتی قورئان بکە وتیانەوەتانە تۆ کەسێکی فەسیحی بێ بڕۆ کتابێک وەک ئەمە دابنە نووسینێک و بێ محەممەدی پێ بشکێنە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. خوا لە قورئانە باسەکات چوو بە تەنیا بوو سەیری قورئانەکە لە بەردەستیا بۆ ئەوەی دژایەتی بکە. خوا لە قورئانە وەصفیمان بۆکە بەس گوێی دڵتان بخەنە لای ئەم جوملانە بۆی بزانن خوا باسی نۆ شڵەژانەکات کە هیچ کامێرەیەک ناتوانێت تەسویری بکە. خوا لە قورئانە فەرمێ ئینەهو فەکەر، یعنی فکری کردو بیری کردەوە بزان چی بکەم بەرامبەر ئەم قورئانە دژایەتی بکەم. وەقەدەر واتە تەقدیراتی کرد، ئەمە بێژم ئەمە نێژم، ئەگەر وا بێژم چی ڕوەدا، ئەگەر وا نێژم چیە بێ، ئەگەر وا دوای فلان ڕەدیانە بێ. ئەمە شڵەژانێکی زۆر دەرونیە، زانە دەرونیەکان لەما جوان تێ ئەگەین. من باس لە چی یەکەم؟ خوا فەرمێ ئینەهو فەکەر وەقەدەر، ئەمە ئەسڵ و بنەمای دژایەتەکەی خوا لەوێ لەسەر بابەتەکە تێتە جواب فەرمێ فەقوتیلە کەیفە قەدەر ثم قوتیلە کەیفە قەدەر، دوای دێتەوە سەر شڵەژانەکانی. ئەفەرمێ ثم نەظەر، ئەوە چاوی خشان بە لاپەڕەکانیە. ثم عەبەس، واتە ڕووی گرش کرد بێتاقەتی دەربڕی سەیری ئاەتەکانی قورئانەکە سەیری وشەکانەکە، وشەکان تاک بە تاک پەنجە ئەکاتە چاویە. خوا فەرمێ ثم نەظەر، ئەوە سێمیانە. ثم عەبەس، ئەوە چوارەمێنە. وەبەسەر، سیرکەن وەبەسەر وەصفێکی زۆر تایبەتە. ئینسان کاتێک کە لە شتێک بێتاقەتە بێ بێتاقەتی دەرببڕێ ئەو پەڕی ڕوو گرژەکە. بەڵام بەسر لە زمانی عەرەبیە بە کەسێکە وترێ بێتاقەتیەکەی هاوارێکی لێوە دەربچێت وەکو چۆن شێر نەڕێیەکی لێوە تێ و دگانەکانی دەرەکە. خوا فەرمێ ئینەهو، ئەفەرمێ ثم نەظەر ثم عەبەس وەبەسەر ثم ئەدبەر وەستەکبەر. ئەمە حەوت وەصف، ئەوە لێوە پێنجە. فەرمێ ثم نەظەر سێم، ثم نەظەر ثم عەبەس وەبەسەر ثم ئەدبەر، واتاوە قورئانەکەی دانا و ڕووی لێ وەرگێڕا. یعنی هەر دەم و چاوی سەیری ئەم لاپەڕەی ئەکرد هەستی بە شەرمەزاری و ڕوڕەشیە کرد، نێزانی چی بێژە بەرامبەری. ئەوە سەیریە کرد هەستیەکە ڕووی ڕەشە بەرامبەری. خوا فەرمێت ثم ئەدبەر، ڕووی وەرگێڕا بەرامبەری. ئەم جارە هیچ ڕێگەیەک نەماوە ئیلا ملی بۆ کەچکە تاکە ڕێگەیەک بۆ ئەوەی ڕێنەگرێتە بەر. خوا فەرمێ وەستەکبەر، هەوڵی دا کبر بێرێتە مەیدان بۆ ئەوەی خۆی بلەوە بە گەورەتر بزانێ، بڵێ وە چییە من بەرامبەری ئیمان بێنم. ئەوە حەوتەم وەصفێتی. هەشتەمیان خوا فەرمێت فقال إن هذا إلا سحر يؤثر، بەخوا ئەمە سحرە، ئەمە سحرە. سەیکەن کێ ئێژە سحرە؟ لە کۆمەڵگای خۆمانە ئەو کەسانی کە تووشی حاڵەتێکی دەرونی نەفسیە بن لە حاڵەتە دەرونیەکان تێناگەیان، نازانن بۆوان، ئەچن لە دکتۆر پرسیارەکەن، دکتۆرەژن وەڵا هیچت نییە، ئەچێ لە مەلا پرسیارەکە ژنی چنی، ئەچێ بۆ لای ڕوقی خوێنە، ڕوقی خوێن نازانێت تەفسیری لایەنە دەرونیەکەی بۆ بکە.
ئەڵێ بەخوا تۆ ئەمە سحرت لێکراوە. ئەمە بۆ کەسێکە کەوا تووشی حاڵەتێکی دەرونی بووە، ئەچێ بۆ هەر دەرگایەک دەرگاکانی گشتی لێ داخراوە، ناچارە ڕوو ئەکاتە کەسانێک کە بیر لە لایەنێکی خوڕافیەکەن و لایەنێک کە هیچ معنایە نازانێ، علمی غەیبە، نازانێ مە سحری لێکراوەیانە، لە خۆی وەڵێ مە سحرت لێکراوە، ساڵە پێشی سحرت لێکراوە و سحرەکە لە ناو سکتایە و لەکوێ ئەم علمەی هێنا، هیچ مەصدەرێکی بۆ ئەمە نییە. باشە خوا فەرمێ فقال إن هذا إلا سحر يؤثر، بەخوا ئەمە سحرە بۆیە منی وا لێ کرد، وا شێتمی کرد. دوای وتی لە نۆیەم وەصفە ئەفەرمێ خوا فەرمێ فقال إن هذا إلا سحر يؤثر إن هذا إلا قول البشر. ئەمە قسەی بەشەرە، خۆیشی هەزانێ قسەی بەشەر نییە، خۆشی یەقینی هەیە تووشی شڵەژانێکی کردووە، شێتی کردووە، تووشی هەڵەداوان بووە، نازانێ بچێ بۆ چ سوچێک لە سوچی ماڵەکەی خۆی کە کەسی لێوە دیار نییە، کە هیچ کامیرەیەک نییە تەسویری کە عیب و عارەکانی مەگەر ئەڵڵا لە ئاسمان ختورەی دڵی ئەبینێ بۆ ئێمە باسی کا و وەسفیکا بۆمان، لە ناو ماڵەکەی خۆیان سوچەکانی لێ بۆتە درک و داڵ، کونە مشکی لێ بۆتە قەیسەری، نازانی بۆ کوێ بچێ. الله فقال إن هذا إلا سحر يؤثر إن هذا إلا قول البشر. خواهی گەورە مهرەبان بە جوملەیە جوابی دەداتەوە، ئەفەرمێ سأصليه سقر، پەلەمەکە لەی جوابی دەدەمەوە. ئەمە دڵنەواییە بۆ پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. ئەگینا دڵنیام یەک موسڵمان نییە لەسەر زەوی ئەم ئاەتانە ببینێت و ببینێ زەلامێک هاتۆ دژایەتی قورئانەکە تووشی ئەم شڵەژانە بووە، بەمە ئیتر ئارامی بۆ دڵی نەیە، هیچی تری نەگەرەکە. بەڵام خوای گەورە مهرەبان زیاد لەم وەسفکردنە و باسی عیب و عاری کەسێکە گەیرەکەتی دژایەتی قورئان بکە بۆ دڵنەوەی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەی خەمە ئەو شوێنەی کە لە ئیسرا و میعراجە پیشانتمدا سأصليه سقر، دوایش بۆی وەسفەکە بۆ ئەوەی نێژن سەقەر چییە؟ خوا فەرمێ وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر لواحة للبشر عليها 19. لا تبقي ولا تذر، ئەگەر بێت و ئەم وەسفە بۆ مرۆڤ بمایەتەوە باشترین دیاری و خەڵاتی خوا بوو بۆی. بەڵام خوا فەرمێ كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب. ئەگەر لا تبقي ولا تذر بواە یعنی هیچ ئاسار هەر شتێکی تێ بکەی، بەردی تێ بکە، شاخی تێ بکە، خۆڵە مێشەکەیشی نایەڵێ وا ئەیسووتێنێ. بەڵام ئەم مرۆڤە خوای گەورە مهرەبان فەرمانی پێکردو ئەبێت تۆ بمێنی تۆ لە ناوێ ئازار بچێژی. ئازیزەکانم بەس یەک تۆزبیر بکەنەوە کاتێ خوا فەرمێ وئینەه لەکیتاب عەزیز، ئەمەیە دژایەتی کەسێکە کە لە لووتکەی بەلاغە و فەساحەتایە، کە عەرەبەکانی قوڕەیش دەسەودامانە چن چۆک لە بەردەم ماڵیانەدا ئەدەنەڵێن ئەی وەلیدی کوڕی موغیرە تۆ عالمترین و فەسیحترینی بێت دژایەتی ئەم قورئانەمان بۆ بکە. ئەمە حاڵەکەیەتی، حاڵم بە حاڵی ئەو کەسانە نەبێ کاتێک کە بەلاغە و قورئان و زمان و عەرەبی و هیچ نازانن دێن دژایەتی قورئانەکەن، تاکە کارێک کە هەیەنە بەرامبەر قورئانەکەنەوەتانە قورئانەکە فڕەدەنیانە ئاگریدەن بۆی دژایەتی بکەن. ئەم پەیامە بەسە بۆ هەموو عالم کە پێیان بڵێن وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سوپاس بۆ جەنابی مامۆستا جاسم کەلاری، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. مامۆستا گۆران عەباس مانگێک تێپەڕێ بەسەر کۆچکردنەکەیە، ڕەحمەتان لێ بێ، دوعای خێری بۆ بکەن. شاعیرێکی گەورەی ئیسلامیە، هەر لەسەر بابەتی ناحەزانی ئیسلام جوانی هۆنیوەتەوە، جوانی وتووە گەرتوانیتان بتاسێنن دەنگی هاژەی ئاوی ڕوون، گەرتوانیتان بخنکێنن عەشقی شنەی سەبای ڕوون، گەرتوانیتان بسووتێنن تینی ڕۆژیاری دەمکەل، گەرتوانیتان بتارێنن ئاواتی ئازادی گەل، گەرتوانیتان بڕەنجێنن بەفر و چیا نمە و خاک، گەرتوانیتان بدرکێنن ڕاز و نیازی عەشقی پاک. ئەو دەمانە بێنە سەر ڕێ ببنە دڕک و داڵی ڕێ، کۆڵ بە کۆڵ تاریکی بیرتان بگێڕن لە شار و دێ، دڵنیابن کە ناتوانن فەسڵی ئازادی وا دێ، بەهار چاوەڕێی گوڵ ناکات پاییزە و گەشتۆتە جێ. هەرگیز نەبووە و ناکرێ نیگەرانی ناڕەزایەتێکی ئاوا لە گەرمیانە هەبێ و دەنگی ئەو لێرە نەبێ. زۆرێک هەن لەبارەی قورئانی پیرۆزەوە شعریان نووسیوە و جوانیان بەهۆنیوەتەوە،
بەڵام کە من ئەوانەی وەک ئەویان نووسیوە ئەو دەنگە دلێر و بوێر و جوانەکەی گەرمیان حاجی بێستون ژاڵەیی داوای لێەکەین بێتە سەر ستەیج. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوشكبراني خوام السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم کتێبە پیرۆزەی خوا دەتانبا بەرەو بەرزاییەکانی تەقوا، دەتانەوێ وەک هاوڕێی غار پڕ بن لە وەفا و نیانی. هەرم کتێبە سەرنجامی فرعون و قارون و سەرسەخت و گەندەڵ و دیکتاتۆر و دزەکانە ژێڕێتەوە. ئەم کتێبە چیرۆکی چاکانی تایە و ماجەرای پاکانی تایە و هاواری ویژدانی تایە. ئەرێ ئێوە ئەتانەوێ ببنە بەشێ لە کاروانی ئادەم و نوح و ئیبراهیم، ئەتانەوێ وەکو موسا بە ویقارەوە بڕۆن، ئەتانەوێ وەکو یوسف زیندانەکان بکەنە قوتابخانە و پارچەیەک بن لە پاکێتی و وانەی هێز و ئەمانەت فێری دنیاکەن، وەک مەسیح بن لەگەڵ حەواریەکانیا، ئەتانەوێ بەڕێی موحەممەدا بڕۆن، ئەتانەوێ وەک هاوڕێی غار پڕ بن لە وەفا و نیانی، ئەتانەوێ وەک خەدیجە پشتی پێغەمبەر بەرنەدەن، وەک عایشە خوا پاکێتیتان دەرخا، وەک عومەر شەیتان زیڕەتان لێ بکا، وەک عوسمان مەلایکە لە شەرمتان ئاسەر داخا، ئەتانەوێ شەوق و نورتان لێ ببارێ، عەتری عشق و هەنگوینی بۆ خوابوونتان لێ بچۆڕێ و بێتە خوارێ. بۆ ئەمانە تەنیا یەک ڕێگەتان هەیە، ئەم کتێبە بکەنە هەوێنی ژیانتان، هەڵی گرن با ببێتە تین و ورەی داگیرسانتان. ئەم کتێبە کۆچەریە ڕەچاڵ و پێپەتیەکانی بیابانی بردە ناو کۆشکەکانی کیسرا و هێرقل، شارستانی هەزاران ساڵیەکانی دنیای خستە ژێر نەعلەکانی ئەو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و خالید و زەید و ئەمرانەی بیابان. ئەم کتێبە فەتحی دڵە بەردینەکانی کرد، دەستە پیسەکانی پاک کردەوە، دەروونە بۆ گەن کردووەکانی شۆردەوە، چاوە وشک و قەڵیشاوەکانی تەڕ کردەوە، سەحرای سەوز کرد، دنیای هەڵکێشا لە میهرەبانی، غیرەتی دایە ڕاکردووەکان و ئاوی بە ئاشی ئومێدا کردەوە. ئەم کتێبە ئاشنایی کردین بە یەکەم چیرۆکی خەڵق، چیرۆکی یەکەم نەبی و یەکەم پێغەمبەر و دواترینیان. هەر لە ناوەم پەڕە پیرۆزانەدا بە یەکەم چیرۆکی کوشتن و بە چیرۆکی ئەوەڵ و ئاخری دنیا ئاشنا بووین. ئەم کتێبە پێی وتین قابیلەکان هەر هەمان سەرنجامیانە بێ. ئەم کتێبە پێی وتین قابیلەکان هەر هەمان سەرنجامیانە بێ، هەموو زاڵمەکان ڕسوابن، هەموو دزەکانە گیرێن، گەندەڵەکانە بنەپەن، بەسەر ڕوودا و دیوی دۆزەخیانەکەن. ئەم کتێبە حاڵی کردین، ئەم دنیای بۆی مردوین، ماقڵەیەکی مناڵانەی حەیابەرە. ئێمە شتیایان ڕێبوارێکی گێژ و شەکەت بە لۆژەلۆژ بەرەو ماڵی ئەبەدیمان ڕێمان بە. ئەم کتێبە بۆی چەند بارە کردینەوە، دەبێ ژیر و ورد و حسابی بین تاتیانەچین. بیتەکانی ئەم کتێبە لە سنگی پێغەمبەرا بوون، یەکە یەکە بەسەر زاری ئەوە هاتوون، هێندە وەقعی قورسە ئەم کەلیماتەی خوا شاخ لەبەریە نرکێنێ، زەوی لە حەنای زیڕەی دێ. ئەم پیاوە هەڵبژێردراوەی خوا کە هاتە خوارێ لە حەڕا، تەنیا بە چەند ئایەتێکی ئەم کتێبە وەقرەوارامی لێ بڕا، لەرزەی بڕی، بۆیە بە ئارامی ئەیوت زەممیلونی زەممیلونی. هەر لەوێدا دایە خەجێ وەکو شاخ لە پشتیەوە وەستا، هیچ خەم و نەبێ ئامۆزا، ئاسمانیشی گەورەی پێتە، خوا تۆ چۆن خەجاڵەتەکە. ئەم کتێبە کە ئێستا بە شەر لێی دوورن، نای ژنەفن، غەرقی نور و نەوای نابن، بۆ خوێندنی گیان نابەخشن و دڵنادەن ڕێی بەهەشتە. گەورەکانی گەیاندە مەنزڵی تەقوا. ئەم کتێبەی کە ئەمڕۆ ئێوە لێی دوورن ورد بیخوێنن، لێی حاڵی بن دەیبەنەوە.
نورانیەکانی مێژوو بەم کتێبە بردیانەوە دەرگای داخراوی گەردوون بەم کلیلە کردیانەوە ئەوان لەم دەرگاوەوە ژوور کەوتن بۆ ناو باخەکانی بەهەشت ئەم کتێبە جێ مەهێڵن هاجری مەکەن نهێنیە گەورەکەیە پاسۆردی بەختەوەریە سنووقی نەزانرا و پەنهان و نهێنیەکانە دوا پەیام و ئاخرین وتە و کەلامی ئەڵڵای گیانە ئەم کتێبە دەبێت دڵتان لێی بلەرزێ دەبێت سامی بتان گرێ دەبێ بتان با بۆ ئاسمان بۆ جیهانی فریشتەکان ئەم کتێبە ئەبوو بەکر و عومەرەکان عەلی و عوسمان شێخ و پیران لە بەردەمیا لەرزین هاواریانە کردە گریان ئەی گەر ئێمە بار و دەرنین ئەی گەر ئێمە بەرد و دارنین بۆ پێی ناگرین بۆ پێی نامرین بۆ پێی ناژین دەی بەر لەوەی بڕۆی دنیا بەجێبێڵی لەو قاوغە وشک و ڕەقەت وەرە دەرێ ئەم هەناسە لە خۆت مەبڕە ئەزانی چەند ڕۆیشتی و نەگەیشتی تەکانت دا و سەراب دەرچوو ئەو هەموو ئەم سەرە و سەرە و هەک بە و چۆڵ بوو کۆڵ و خۆڵ بوو هەرچی وت و هەرچیان وت بوو بە پەڵە بەگیانتەوە زوعف و لەرزین بە ئەمان و ئیمانتەوە بووە لەکە بەڕۆحتەوە بووە چەوری و شادەماری دڵی گرتی تۆزانی دووربی لەم ڕاچێتە ئەمری مردنێکی بە سام و کپ مردنێکی بە ئازار و مردنێکی بێبەزایی قەستەرەیەم دڵە دەردەدارەت هەرم تیشکە تیژ و سنوور لە ناسەی خوایە ئەو چەوریە چین بەستوەی گوناهباری شادەماری دڵ بەرنادا بە نووری بروسکەیەم کەلیمانەی خوانە بێ دەبخوێنە سەری بینین و بیستن و چێشبردن و بەسەر مایەتانەی خوایە شۆڕ کەرەوە دەرگای دڵ و قەت دامەخە با پەنجەرەی لەسەر پشت بێ هەر چاوێک و بکەرە چوار بۆ ژنەوتی ئایەکان هەر چاوێک و بکەرە چوار بۆ ژنەوتی ئایەتەکان ببەرە پارچەیەک لە گوێ بە هەر کەلیمەیەک بگری بۆ خۆت بۆ ئەو هەموو لە دەستچوون و زایع بوونە بۆ ئەو هەموو خوێنبەربوون و لە خۆچوونە بۆ ئەو هەموو نمایش و خۆنەبوونە بۆ ئەو هەموو لێشێوان و خەسار بوونە بۆ ئەو هەموو گومبوون و لە ڕێدەرچوونە هەرچی ڕقی دنیا هەیە گشتی بڕژێ ئەم مەشخەڵی گەورەی نورە هەر دەگڕێ چی شەیتانی سەر عەرزەیە هەستنە سەر پێ بەریان بەم نورە نەبڕاوە پێ ناگیرێ سەدان بوو جەهل و بوو لە هەب بەم داخەوە سەری بۆ گەنیان نایەوە بە لەشکر مار و مشک و مێش بەم خەمەوە تلایەوە کۆشان ئایەتێکی بێنن خلافێکی لێ دەربێنن گومانێکی لێ هەستێنن جێلێکی پێ بخلافێنن نەکرا ئەم ڕووبارە بە ڕۆشنی و بە خوڕەی خۆش تا قیامەت هەر دەڕوات کێ بێوێ لە ماوە سازگارە بخوا داگیرسێ ڕزگارە بێ دەگاتە جێ کێش نەخازێ ماڵ کاول و چارە ڕەشە لێرە بێ یاخود لەوێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه زۆر سوپاس بۆ جەنابی کاک حاجی بێسون ژاڵەیی ئامادەبوانی بەڕێز خۆشەویستان دوو بروسکەی پیرۆزبایی و دەستخۆشی هاتووە بۆ ڕێکخەرانی ئەم گردبوونەوە تەنها ناوەکان لە بەرکەمی کات دەخوێنینەوە سادادی پیرخدری شاهۆ و بەڕێزان دەستخۆشیانەیە هەروەها بەڕێز کاک شێرزاد خانی زەند ئەویش دیسان بروسکەی پیرۆزبایی خۆشەویستی هەیە بۆ ئێوەی ئازیز ئامادەبوانی بەڕێز خۆشەویستان ئەچینە لای مامۆستایەک دەنگێکی دلێر و مامۆستای زانستی قورئان و دەنگێکی هێمن لە هەموو ماڵەکان ئەویش بەڕێز دکتۆر یوسف گەرمیانی داوای لێکەین بێتە سەر ستەیج بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين براني بريزم خشكاني بريزم هر أمتك بو مقدسات نجولة وتورنا بيكاتك إهاني بكري أمتك مردوة والله سپاس بخواي پروردگار أمتي إسلامي لهمو جيگاو شوينك
ومسلمانان لغرب الشرق ام دنيايا اثبات عن كرك امتك واعي وتيجيشت وزندو بخبرن شنك براسي هر كسي عزيتي بيبغين ريو هزب عزيتنك او وكترا ومال جرح بميت ايلام باشان ام مصيبتيك بسر ام عزيتيك الروي لدرو درونيه ما كردوا بيقومانيا مع عزيت من خوار والناخش من بربو لآزار بلا أمتي إسلامي زرري نكردوا خواهي پروردگار فرمي لن يضروكم إلا أذى أما أنا بس أنتوان عزيتان دن أما أمتا خواهي باريزي وخواهي پروردگار فرميت لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم أو آقري بردرا أو مصحف مباركة أو مصحف شريفة ئاگرێکی لە ناخی دڵی مسلمانان کردووەتەوە پڕی کردووە لە تین هێز و قووەت بۆ ئەوەی کە بە جددی زیاتر بتوانن لە خزمەتی قورئان و سونەتی ئیسلاما بن و زیاتر بتوانن بە پرۆژەی بەسوودی جیاواز لە شەرق و غەربی ئەم ئومەتە پێشوازی بکەن لەو بێئەدەبیەی کە کراوە بەرامبەر بە ئیسلام. هەر ئێستا لە هەموو عالەمی ئیسلامی هەموو ڕێکخراوەکان هەموو ئومەتی ئیسلامی هەموو حزابی ئیسلامی هەموو مسلمانان لە غەرب و لە شەرقا تینێک هێزێک قووەتێک لە دڵیانە دروست بووە بەرامبەر خزمەتکردنی قورئان و سنەت و سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێستا لە سویدا بە هەزارەها قورئان تەوزیع کرێ و طەبع کراوە بە زبانی سویدی. سوتاندنی مصحف و بیادبی بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێ بەڵگەیە لەسەر ئیفلاسکردنی غەرب و ئەوروپا و ئەمریکا بەڵگەیە لەسەر ئەو ئینهیارەی کە تووشی بوون چونکە بەڕاستی نەیانتوانیوە وەڵامی حوجە بە حوجە بدەنەوە نەیانتوانیوە وەڵامی بەڵگەکانی ئیسلام و حەزارەتی ئیسلامی بە بەڵگە بدەنەوە بۆیە ڕۆشتون بە ئیستیفزازکردنی مسلمانان و سووتاندنی قورئانەکەیان خۆیان نەزانن کە ئەم ئیسلامە چەند بەهێزە ئەم ئیسلامە چەند عەظیمە ئەم ئیسلامە چەند ڕوون و وازەحە ئەم ئیسلامە چەند شامل و گشتگیر و بەسوودە بەڵام ئەزانن حەزارەتی ئۆروپی و غەربیش چەند لاوازە و بێناوەڕۆکە لە ڕووی خێزانۆ لە ڕووی قیەمۆ لە ڕووی ئەخلاقۆ لە ڕووی ڕەحمەوە لە ڕووی مافی مرۆڤەوە لە هەر شوێنێکەوە دەستی بۆ بەی لاوازە. تەماشای قسەی گەورەکانی خۆیان بکەن تەماشای فەیلسوفەکانیان بکەن تەماشای عولەمەکانیان بکەن وشهد شاهد من ئەهلیها خۆیان ئەڵێن خۆیان باسی عەزەمەت و گەورەی ئیسلامەکەن کە ئەم ئیسلامە هیچ نەقسێکی تیان نییە وە خۆیشان ئەڵێن یەکێ لە قەشە گەورەکانیان ئەڵێ من سوپاسی خوای پەروەردگارەکەم لە مقابلەیەکە ئەڵێ کە هەر کام تا متابعی بکەن سێرجێکی بۆ بکەن دەستانەکەوێ ئەڵێ من سوپاسی خواکەم کە بە تەمەنم چوومەتە عومرەوە لە کاتێک هەموو ئەوروپا بێ بە موسڵمان ئەو کاتە من زیندوو نیم. قەشەیەکی تریان ئەڵێ لە محاضرەیەکی گەورە و لە کۆڕێکی گەورەی خێزانیە ئەڵێ وەڵڵاهی من لامڕوونە ئەو مناڵانەی ئێوە ئەی مەسیحیەکان ئەو مناڵانەی کە لە بەردەستانە لامڕوونە هەموویان سبەینە مسڵمانن لامڕوونە و خەفەتەم هەیە ئەم ئیسلامە دایەتی لە دەرگای ئۆروپا هیچ بەش و شوێن و محلێکی تجاری هیچ جێگا و شوێنێکیان نەماوە ئیسلام دەستی بۆ نەبردبێ و بەڕاستی ئەمان لەوە ئەترسن چونکە ئەزانن ئەو ئیسلامی کە هاتووە ئیسلامێکە تەمام لەگەڵ عەقلانیەت ئاگونجێ تەواو لەگەڵ ڕەحم و ئەخلاق و قیەمە ئاگونجێ تەواو لەگەڵ تەمکین و سەرکەوتن و سەربەرزی لە هەموو بەشەکانی جیهان ئاگونجێ ئیسلامێکە هەر بابەتێکی دەستی بۆەوەی پڕە لە خێر پڕە لە ئاسوودەیی پڕە لە ئیتمێنان پڕە لە خێر و بەرەکەت. بۆچی دەست بۆ قورئان و بۆ پێغەمبەری خوا بن صلی الله عليه وسلم چونکە ئەزانن قورئانە سەبەبی سەرکەوتنی مسلمانان
قورآنە سەبەبی هێزی مسلمانان، قورآنە سەبەبی دامەزراوی مسلمانان، قورآنە کە خوای پەروەردگار کە لە قورآنە فەرمێت لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون. بتأكيد ما قرآنك من بوتان هناوا هم سربرزيوا عزتيوا بختوريوا شكو قوريوا لو قرآنية كاتك عرب خدم بو كدسي بإسلام وقرد لخلالي ربع قرنك بو بقيادي همو لا شوار امبراطورية سي امبراطورية كوتا جردسي إسلام بجوان ترين شواز قيادتي بشريتي كرد قد كاتك تركا كان دستان بإسلام وقرد شش صدى لخدمتي بشريتها بون كاتك صلاح الدين أيوبي دسي بإسلام وقرد أو همونا عزت وقوريه بو خوي وبو أمتي إسلامي دروس كرد ناحزاني إسلام أوروبا غرب زور وسيلان بكار هناوا بۆەوەی کە مسلمانان لە ئیسلام دوورخەنەوە و بۆەوەی ئیسلام لە دڵی ئومەتی ئیسلامی دەرخن. بەڵام یەکێک لە وەسائلانە مستەشریقینەکانیان دراسە ئیسلامیان کرد، کتێبێکی زۆریان نووسی، شوبهاتێکی زۆریان بڵاو کردەوە، بەڵام لە نەتیجە بەرامبەر حەزارەتی ئیسلامی، بەرامبەر بەڵگەی مسلمانان، بەرامبەر بە قورئان و سونە شکستیان هێنا. پاشان وڵاتانی ئیسلامیان داگیر کرد، فەسادیان بڵاو کردەوە، حاکمانێکیان دانا هەمان شێوازی عەقلیەتی خۆیان بوو، تا ماوەیەکی زۆر قەنەعەتیان وابوو توانیویانە ئیسلام لە دڵی ملەتانی ئیسلامیە دوورخەنەوە. بەڵام کاتێک کە نەقڵی دیموکراتەکەی خۆیان کرد بۆ وڵاتە ئیسلامیەکان تووشی شۆک بوون. تەماشایان کرد مصر و مەغرب و جەزائیر و تونس و تورکیا و فەڵەستین و یەمەن و زۆر لە وڵاتان ئەو ملەتەی کە ئەمان قەناعەتیان وابوو ئیشیان زۆر لەسەر کردووە، هەموو ملەتانە مسلمانانیان ویست، مسلمانە ڕاستەقینەکان ئەوانیان کرد بە نوێنەرایەتی خۆیان بۆ ئەوەی کە پێشەوایەتیان بکەن. پاشان جەماعاتی متەتەڕیف و جەماعاتی تونڕەویان دروست کرد بە ڕیشی ئیسلامیوە، بە ئاڵای ئیسلامیەوە، بە خەلافەتێکی زائیفی بە ناوی ئیسلامیەوە، هەرچی قەباحەت و ناشرینیەتیان کرد بۆی ئیسلام ناشرینکەن. پاشان عولەمای ئیسلام، بانخوازەکان، ئومەتی ئیسلامی هاتە دەنگ لێیان، فەرموویە و ئیسلامەی ئێمە وما أرسلناك إلا رحمة للعالمين. أم وجهانك هاتون بناوي إسلاموا خلافتك دور لإسلام بو ناشري كرد الإسلام أمانة زحمة بو عالمين بو يديسان أو بيلانيشان فشلي هنا هاتن بيلانك تر توشي مفاجئك قوربون كاتم كما بويا من كورتيا كما توشي مفاجئك قوربون تماشاك نكر لولاة إسلاميا كان إسلام بتوازن دولة ضلي أو ملته. هاتن تماشایان کرد ئەوروپا خۆیان بەڵا سەریعترین دین کە بڵاواکە و هەموو شوێنێکی گرتووە، ماڵی ئەوروپا، عالمەکانیان، ئافرەتەکانیان، گەنجەکانیان تەماشایان کرد لە ماڵی خۆشیانە ئیسلام غەزوی کردوون، ئیسلام لە ماڵی خۆشیانە. پاشان من لە کۆتاییە ئەڵێم موسحەفی خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیسلام پەروەردگارێکی هەیە پارێزێ. خوای پەروەردگار فەرمێت ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون. وخوای پەروەردگار فەرمێت یوریدون ئەن یطفئوا نور الله. ئەو کافر و بێدینانە ئەو وڵاتانەیانەوێ نوری خوای پەروەردگار بکوژێننەوە. یوریدون ئەن یطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا يتم نوره ولو كره الكافرون. ئەو کافرانە چۆن قەڵتن بەرامبەر ئیسلام با قەڵز بن، خوا وعدی داوە نوری خۆی بێت تەمام کە. خوای پەروەردگار فەرمێت هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. بۆیە ئەم صراعە، ئەم مەلانێ و صراعە بەردەوامە تا کۆتایی دنیا. مهمەوەیە ئێمە لە بەرەی خوای پەروەردگار و پێغەمبەری خوا بین. خوای پەروەردگار باسی لەم صراعە باسی دوو حزبی کردووە. أولئك حزب الله ألا إن حزب الله هم المفلحون أولئك حزب الشيطان ألا إن حزب الشيطان هم الخاسرون. مهمة وياما لبري خواي پروردگار بين،
مهمة إيمة ولا من هبيت خواهي پروردگارش أفرميت لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله لكوتا عيشة بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرميت بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرميت وكل حديث تميم داريها أفرميت لا يبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار ولا يترك الله بيت مدر ولا وبر إلا أدخله الله هذا الدين بعز عزيز أو بذل ذليل عزا يعز الله به الإسلام وذلا يذل الله به الكفر أم ديني خواهي پروردگار هرچی اکن بیکن مال بمال شوين نامنه مال نامنه أرز نامنه إلا وكوتي تجير تسليم ببركة ورحمة خيري إسلام وروجك ده قرآن سنة سيرة پیغمبر خواه صلى الله عليه وسلم قيادي همو بشريتيك أو كاتش بشريت أذانه كلا تشبت بختيك أبوها كدور والإسلام وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر یوسف گەرمیانی ئامادەبووان خۆشەویستان بەڕێز مامۆستا سیامەن سەلام یەکێک لە سەرپەرشتیکارانی ئەم گردبوونەوەیە پرۆژەی پێشکەشکردنی پرۆژەی ڕێکخراوەکانی هەیە لێرە داوای لێکێن بێتە سەر ستەیج. بەناوی خوای گەورە و مێرەبان ئامادەبوانی بەڕێز ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو. کاتەکەی درەنگە و زۆر لە کاتان ناگرین تەنها بانگی ئەو ڕێکخراوانە ئەکەین کە وەک بەرپەرچەکردارێک دژی ئەو بێڕێزەی بە قورئانی پیرۆز کرا پرۆژەی ناوازە و نەوعیانەیە بۆیە داوایان لەکەین بفەرمن بۆ سەر ستەیج ناوی ڕێکخراوەکان سەنتەری سۆز بۆ قورئانی پیرۆز ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان فێرگەی دایک یەکگرتووی خوشکان سەنتەری کارا ناوەندی جابانی کوردی دەستگای نووری حیکمە ڕێکخراوی ماڵی کورد داوای لێ بکەن با فەرمن. ئەم ڕێکخراوانە بەڕێزان لە ماوەی کەمتر لە 2 خولەکە پرۆژەی خۆیان ڕاگەیەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله آمد واني بريس برايان خشكان خواهي قورا وقت ما موسى زور بريس قرآنكي خوين دو إن هذا القرآن خواهي قورا عليه صلاة خواهي قورا عليه عبد الله بن الشيطان الرجيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوى اما بختيك لكارو شالاكي رخرا وكمان وك حلويسك وشالاكيك انوينين اما وكو رخراوي انستيودي مالي كود لقي كلار هستاين بانجام داني ام بروجي خولي قرآن وروشتي جواني قرآن وسنة وكو اوي كلاي خوارا وهاتوا يكن بوغن جان خولك بريتيا لتجويد وجوان خوينوي قرآني بيروس دوام تفسير قرآني بيروس فرمودكاني بيغمري خدا صلى الله عليه وسلم چوارم روشت و ادبی جوانی قرآن و سنت بو آفرتان هروا بو آفرتان خولك بريتيا لقرآن و جوان خوينوي قرآني بيروس القاعدة النورانية رسالة نورانية كان سيم سيري رسول الله صلى الله عليه وسلم فقه آسان وفير كردين نيش بشوي كرداري بيانجم روش إيمان دار وشونتي هالسوكوتي قتابي هروها بو بياوان كبريتي لتفسير ورابكني قرآن وفرمودة والنحو والفقه للاني ما مستا أزمنا كانوا بريزة كان بو إصفاص بو خواي قورا بو آسان كري بروجة كمان وميد من وايا خواي قورا بردوامي بهموان ببخشي وزياتر بركة داري أم بروجة خلانة بكات اللهم آمين يا رب العالمين ما بس بروجة كمان وقت لاي بريسان رونا أويا أشنابوني زياتر وفيربوني قرآني بيروس بخوێندن و معنە جوانەکانی وەناسینی زیاتر بە سەرۆ و پێشەوە وەکلێنەی چاومان ڕەسوول الله صلی الله عليه وسلم وەک دای عایشە وت دەیفەرموو دەربارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وكان قرآنا يمشي على قدمين على رجلين شانی باسەوە لێرە و سپاس پێزانی خۆمان وەکو بەرابەری ستافی ماڵی کورد ئاراستەی بەڕێز و لایەن ئەو لایەنە هەموو مامۆستامان خوازان بکەین کە ڕێخەری ئەم گردبوونەوە جوانە بوو بۆ سەرخستنی قورآنی پیرۆز وصلى على سيدنا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله. برزان زحمتنا بكورتي زحمتنا كاتجي زور كمان فرموا سيد. بسم الله الرحمن الرحيم. يريدون أن ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون.
بەڕێزان دەستگای نوری حکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری خاوەنی زیاتر لە 25 لقە لە سەرتاسەری کوردستان و دەیەها بازنەی هەیە کە ئیش و کاری تەنها فێربوونی زانستەکانی قورئانی پیرۆزە. ئەوەی کە گرنگە لێرە بیخەم دیدی بەڕێزتان ئەوەیە کە ئێمە وەکو دەستگای نوری حکمە هەستان بە دروستکردنی مەڵبەندێکی گەورەی فێربوونی زانستەکانی قورئان لە گەرمیانە کە ئێستا خەریکی ئیشکردن تایە ئینشاءڵڵا ئەگەرەک و وەزعی دارایی تەسیرمان تێ نەکا بۆ کۆتایی ساڵ ئینشاءڵڵا تەواوە بێت و دەستەکەین بێژەکانمان. خاڵی دووەم چاپکردنی فەرهەنگێک بە واتاکانی وشەکانی قورئانی پیرۆز بە تیراژی زیاتر لە 500 نسخە و هەروەها چاپکردنی چەپێک لە گوڵزاری ئەسباب النزول ئەویش بە تیراژی زیاتر لە 500 نسخە ولەژێر ڕۆشنایی مەعذرەتەن إلى ربكم ولعلهم يتقون وەک بەڵگەیەکی خەمخۆری و دڵسۆزی بۆ لای پەروەردگارتان و بۆ هیوایی ئەمان لەخوا بترسن. پرۆژەی بە چاپگەیاندنی 30,000 دانە لە قورئانی پیرۆزمان ڕاگەیاندووە لە سەرتاسەری کوردستان و هەر کەسێک دەیەوێت ئەو پرۆژەیە سەر بخات ئێستا ئێمە لێرە دوو سندوقمان داناوە بۆ هاوکاریکردن بۆ سەرخستنی ئەو پرۆژە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئامادوانی بەڕێز بەناوی فێرگەی دایکەوە بە خێراتنی هەموو لایەک دەکەین. خۆشەویستان فێرگەی دایک 1/1/2021 دروست کراوە. سوپاس بۆ خوای پەروەردگار ئێستا نزیکەی 200 فێرخۆزمان هەیە. ئەم فێرخۆزانە لە پاڵ وەرزش و ڕاهێناندا ئیشی سەرەکیان خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی قورئانی پیرۆزە. لەبەر ئەوەی فێرخوازەکانمان هەندێکیان بچووکن و ساوان مناڵن با بڵێن لە ئەوەی کە لەبەریان کردووە لە 1 جوزء دەست پێکە هەیمانە هەتاوەکو 8 جوزئی لەبەر کردووە و بۆ ئەم پرۆژەیش بۆ ڕەدی ئەوەی کە بێڕێزی کراوە بەرامبەر بە قورئانی پیرۆز پرۆژەیەکمان ڕاگەیاندووە ئەویش پرۆژەی بە عملی فێرکردنی نوێژ و دەستنوێژە بۆ مناڵە چاوگەشەکانمان ئەویش کە لە دووتوێی کتێبەکان نووسراوەتەوە ئینشاءڵڵا بە زووترین کات دەست پێ ئەەکەین و هەتاوەکو کوفر توند و تویش بێ و هەتاوەکو ئەوان ڕق بن ئێمە زیاتر هەوڵەدەین دەست بە قورئانەوە بگرین زیاتر خزمەتی قورئان بکەین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. برایان و خوشکانی بەڕێز وەکە زانن کاتی نوێژی مەغریبە لێرە ئەمێنینەوە و لێرە نوێژەکەین ئەوانەی ئەیانەوێت بمێننەوە. فەرمووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەندا وەکو خزمەتکارێک لە ناوەندی جابانی کوردی بۆ زانستی شەرعی دەستخۆشیمان هەیە بۆ تەواوی ئەو برا و خوشکە بەڕێزانەی کە ئەم مەراسیم و گردبوونەوەیان ئەنجام داوە بۆ پشتگیری و سەرخستنی قورئانی پیرۆز و پەیامی خوای پەروەردگار. کەمترین هەڵوێست کە ئێمەی موسڵمان بۆ گەورەی قورئاندەری ببڕین ئەمەیە. هەروەها بەرامبەر ئەو کارە نابەجیانەی کە بەرامبەر قورئانی پیرۆز دەکرێت. بەداخەوە لە سایەی سیاسەتی نێودەوڵەتی و ئیقلیمی کە ئەمڕۆ حکم و دەسەڵاتی بەسەر گۆی زەویدا هەیە ئەوەی کە ئەخلاق و ڕەوشت بێ لە سیاسەت و ئەخلاقی ئەواندا نەماوە و پێچەوانەی فیترەتی مرۆڤایەتی کارەکەن. بەڕێزان ئەم قورئانە وەحی ئاسمانە بۆ ئێمە خۆراکی ڕوحە و قوتابخانەیە بۆ ئەخلاق و ڕەوشتەکان یاسا و دەستوری جیهانە چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەران و گەلانی پێشووە پەرستش و بەندایەتیە. ئەم قورئانە ئومێدە و مایەی کۆکردنەوە و یەکگرتنە. ئامادەبوانی بەڕێز سوپاس بۆ خوای پەروەردگار لە بەرامبەر شاڵاوی ناحەزانی ئیسلام بەرامبەر قورئانی پیرۆز و پەیامی خوای پەروەردگار ناوەندەکەمان ناوەندی جابانی کوردی لەم چەند ساڵەی تەمەنیدا دەیان خولی فێرخوازی و خوێندنەوەی قورئانی پیرۆزی ئەنجام داوە و سەدان ڕۆڵەی موسڵمانی پێگەیاندووە لەسەر پاکی و چاکی و ڕەوشتی بەرز و شاندنی عەقیدەی وەلا و بەڕا بۆ خزمەتی ئیسلام و موسڵمانان و هەروەها پاراستنی داب و نەریتی کوردانەی گەلەکەمان. پشتیوان بە خوای پەروەردگار بەردەوامە بین و لە کارەکانمان ڕاناوەستین. دووبارە دەستخۆشیمان هەیە بۆ ئەوانەی کە لەم کارەدا دەستیان بووە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ڕەحمەتان لێ بێنەوە و خوشکبرانە بۆ ئێوە قساکەن. بسم الله الرحمن الرحيم. مامۆستایانی قەدرگران خوشکان و برایانی شەیدایانی قورئانی پیرۆز ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئێمە لە ڕێکخراوی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونمانەوە
سەراپای کارکردنمان لە خزمەتی کەلامی خوای گەورە و فەرموودە شیرینەکانی سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم دابووین و ساڵانە پۆلی قوتابی و مامۆستا و لە بەرکاری قورئانی پیرۆز و پەروەردکراوی ئادابە ئیسلامیەکان پێشکەش بە کۆمەڵگاکەمان دەکەین. ئەزیزان، خاڵ بە خاڵی ڕەشنووسی کۆنگرەکەمان پەیڕە و پرۆگراممان لەژێر ڕۆشنایی ئاەتەکانی قورئانی پیرۆزدا نووسراوەتەوە و جەخت دەکەین بەردەوامی لە خزمەتکردن بە قورئانی پیرۆز و ئێستاش بەرامبەر بەم بێڕێزیەکە کراوە پرۆژەی ڕاوەکردنی قورئانی پیرۆز ڕائەگەیەنین لە تەواوی بنکە و قوتابخانەکانماندا بۆ زیاتر دێگەیشتن لە مانا و خوڵایی و ڕامان لە گەورەی قورئانی پیرۆز و چاوساغمان بێ تا ئەمانگەیەنێ بە لیقای پەروەردگارمان. ئەسەلامو عەلەیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه. یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان لقی گەرمیان. بەناوی خوای گەورە بەڕێزان با کاتان لەوە زیاتر نەگرین. ئێمە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان لە چوارچێوەی استراتیژی و پرۆژەکانە پرۆژەیەکی سەرتاسەریمان هەیە کە لە مانگی ڕەمەزانە بە زۆری جێبەجێکرێت کە بریتیە لە پرۆژەی نوری قورئان کە خۆی بینێتەوە لە تەفسیر و تەجوید و لە بەرکردنی قورئانە. ئەم پرۆژە بەردەوام و سەرتاسەریە. ئێمەش لە گەرمیان بێگومان نمایندەی ئەم پرۆژەکەین و خۆشبەختانە ساڵی پار نزیکەی 1200 کەس لەم شوێنەیە بەشدار بوو. جا ئومێد دەکەین هەموو لایەک بە بەشداریکردنیان و بەناردنی مناڵ و کوڕ و کاڵ و قوتابی و لاوەکانیان بەشداری ئەو پرۆژەی ڕێکخراوی گەشەپێدا بکەن کە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیجیەکان و خزمەتکردن بە قورئان لە هەر سێ بواری تەفسیر و لە بەرکردن و تەجویدە. سوپاس. بسم الله وكفى وصلى الله وسلم على المصطفى. مامۆستایان و ئامادەبوانی بەڕێز سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خواتان لەسەر بێ. سپاس و پێزانینی دەستخۆشیمان هەیە بۆ دەستەی خزمەتکارانی قورئان و هەر کەس و لایەنێکە ئەرکیان کێشاوە بۆ ئەم گردبوونەوەیە. خوای پەروەردگار لە ڕێگەی جوبرەئیلەوە پەیامی ئیلاهی خۆی نارد بۆ سەرزەوی بەهۆیەوە بوو بە سەرداری ناو فریشتەکان و نازناوی ڕۆح الئەمینی پێبەخشرا. پەیامەکە گەشت بە محەممەد صلی الله عليه وسلم و بەهۆیەوە بوو بە باشترین پەیامبەری ناو پەیامبەران. هەر کەسێک قورئان بخوێنێتەوە لەبەری بکات و کاری پێ بکە دەبێتە باشترین دروستکراو لە لای خوا. ئەو بە پێچەوانەوە هەر کەسێک سوکایەتی بە قورئان بکە سووک و ڕسوا و زەلیل ئەبێ لە دنیا بەر لە قیامەت. بەڕێزان، ئێمە لە سەنتەری کارە بۆ ماوەی دەخول و بە نزیکەی 10 ساڵە سەرقاڵی وتنەوەی پرۆگرامێکین بە ناوی پرۆگرامی بەرەولووتکە کە خۆی لە 14 ئاستا ئابینێتەوە و لە ئاستی یەکەمی باخچە و تەمەنی 4 ساڵەوە دەست پێ ئەکات تاوەکو تەمەنی 17 بۆ 18 ساڵ و قۆناغی 12 ئامادەیی. لەم پرۆگرامەدا زۆر بە وردی کار لەسەر قورئان و چۆنێتی خوێندنەوە لە بەرکردن و کارپێکردنی قورئانەکەین کە ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ هاتنەکاینەوەیەک کە خزمەتکاری قورئان بن ئینشاءالله. ئەوەی کە مەبەستمە لێرە لە خزمەتتان بڵێم ئێمە چۆن پێمان ناخۆشە قورئان ئەسووتێنرێ لەلایەن خەیرە موسڵمانێکەوە ئاوهاش پێمان ناخۆشە کە موسڵمانێک قورئان هەجر بکە و نەیخوێنێتەوە و کاری پێنەکە و باشترین کارێک و باشترین وەڵامێک بۆ ئەوانەی کە سوکایەتی بە قورئان ئەکەن ئەوەیە کە قورئان بخوێنینەوە کاری پێ بکەین و لەبەری بکەین. وسبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. بەناوی دەستەی خزمەتکارانی قورئانی پیرۆزەوە لە کۆتاییدا زۆر بە گەرمی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. ئامادەبوانی بەڕێز ئێستاش کاک هەڵۆ ئەمین داوای لێکەین با بفەرمێت بانگی خۆشمان پێشکەش بکات.